ئەوەی کە ئێستا چاوەڕێ دەکرێت لە شقام سیاسیەکانی عێراقەوە خۆ پیشاندانی ملیۆنی یان نوێژی بە کۆمەڵی ملیۆنی ڕۆژی هەینیە کە لایەنگرانی سەدر بڕیار ئەنجامی بدەن بە نوێژی یەکگرتو و ناسراوە. هەروەها بڕیارەکەم ئێوارەیە چوارچێوەی هەماهەنگی شیعەکانیش کۆ ببێتەوە سەبارەت بە دەستنیشانکردنی کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. ئەم بارودۆخە عێراق بەرەو کوێ دەبات؟ ئایا پێکهێنانی حکوومەت شکست دەهێنێت یا لە هەنگاوەکانی خێراتر دەبێتەوە بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق؟ بەڕێز ئەسیر شەرع لێکۆڵەری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم. بەڕێز ئەسیر شەرع ئەم کاتت باش ئەمەوێ بۆ چوونی بەڕێزت بزانم سەبارەت بەو نوێژە ملیۆنیە یا ئەو نوێژە بە کۆمەڵەی کە دەکرێت بۆچی ئێستا سەدر لایەنگرانی لە حەنانەوە بەرەو مەدینە سەدر ئاراستە دەکات؟ بناوێ خودی دلۆڤان سلااف ژوەرەژ تەماشەوانên کوردستان 24 نمێژە ئینێ کو سالڤەگەرە ساڵانەیە یا لێڤەگەرە محەممەد صادق سەدرێ وەکو نمێژە ئینێ بڕاستی نەترسە ji بۆ چینا سیاسی لە عێراقی تەنێ ez karim bêjim ew ku tenê pêşandana bingeha şepêla Sedr lê netirse ji bo wê çîna siyasî ji bo ku hikûmeta nû ya Iraqê dûrî gendaliyê be her wiha ew bi xwe nimêjeke asayî ye her wiha gefeke ji bo wê çîna siyasî ji bo ku karibe daxwazên xelkê Iraqê cî bi cî bike heger xizmetguzariyan pêşkêş neke ev yek jî gefe ji bo wan. کەواتە پێتان وایە ئەم جوڵەی شەقام لەلایەن سەدر و لایەنگرەکانیەوە دژکردەوەیەک یا گوشارێک بەرامبەر هەوڵەکانی چوارچێوەی هەماهەنگی نییە بۆ پێکهێنانی حکوومەت؟ نەخێر کارم بێژم ئەو قاغەزەکە فشاری ji بۆ پێکانینا حکوومەتی نەها هەژمارێک کاندی ji بۆ سەرۆکوەزیر هەیە بەحسا کاندیدبوونا نووری مالێکی تێکردن هەروەها ئەو نیازێن ji بۆ هەلبژارتنا نووری مالێکی ژی نەمانە بڕاستی تێکچوونە دikarim bêjim ev nimêja milyonî yan jî alîgirên Sedr ji hemû parêzgehên Iraqê gefeke ji bo wê yekê ku divê Serokvezîrê bê Iraqê li gor hin bingeha bin ne li gor bingehên partîtî bin yên hizbî bin ez dikarim bêjim ku nimêja înê yan jî ev kernevala olî ji bo hemû çînên سیاسینە یەن لە عێراقی divê سەرۆکوەزیرê bê li ser بنەمایان سەدر لە بڕیارێکدا داوای کردووە کە قوتابخانەکانی سەر بە نووسنگەی باوکی لە ئێراندا بخرێن. ئایا ئەمە پەیامێکی سەدرە بەرامبەر بە ئێران لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقدا یا تەنیا هەڵوێستێکەوە وەکو ئاماژەتان پێکرد لە ساڵ وەگەڕی باوکیدا لەم کاتە؟ نەخێر تەنێ سالڤەگەرە لێڤەگەرە محەممەد حەمە صادق سەدر ڕاستە هەن ناکۆکیە ئۆلی دikarim bêjin navbera wan de hene lê ez bawer nakim ev yek duwê çarçoveyê de ye mesela pirsa hikûmetê yan pêkanîna hikûmeta Iraqê heta niha jî em nikarin bêjin ku Sedr yan jî alîgirin Sedr dixwazin kodetayekê li Iraqê çê bikin ji bo pêkanîna hikûmetê nana ev yek nexêr nayê kirin di dema niha de rast destêwerdanên derekî hene yên nadewletî jî hene ez dibêjim ku eger vê ev yek were kirin wê Sedr têkeve xefkekê de Sedr nayê nav wê meydana nakokiyên navxwe divê dema niha de bê hemahengiya navdewletî û herêmî
حكومتك العراقي نايبيك آنين. باشە پێتان وایە لە کۆبوونەوەکەم شوی ماڵی چوارچوێ هەماهەنگی شیعە ئەتوانێت کاندیدی خۆی کرای بکاتەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران ئایا ئەم کاندیدە دەتوانێت ڕەزامەندی سەرجەم لایەنەکانی بەسەدرەوە لەسەر بێت؟ يعني هناك عدة شخصيات هجمارك كساتية هنا أذكارم بيشم زيادتري بينش كسانة جبو بوستي سرق وزير عراقي هن كساتية هنا رزمندية صدر والسر هبة اللي هنجي هنا رزمندية صدر لسر نينا دو كساتية هنا الجور زانيارين من كو رزمندية مقتدى الصدر لسر هيا دي و رزامندية آلين هريمي وناف دولتي جيو دي لسرهبة أو آلين كو دست دي ورداني كاروبارين عراقي جيفينا إيرو لمالا عمار الحكيمة دي وتاني لسر كسايتية كي رزامندي ورا كرن أو جي دي رزامندية صدر جي لسرهبة وقالكي مرجن تنجي لسر في كسايتية هابن از ویشم کاندید سرک وزیر عراقی دوی لگور وان بنگها بنکو او بنگهن مقتضى صدر اريكرن للسر نها قالك برزغريك دنابرا هماهنگيا چرشوفيا هماهنگي دهنا نها جي دوی يكيتيو بارتي جي خو يكالي بكن کاندید پوست سر کومار يكالي بكن جوكو برلمان دنگ لسر پوست سر کومار بده پشترشي جبو دست نشان کرنا پوستی سرک وزیر عراقی انکارم دنها دمانا هذا بحثا ويكن كو بيك آنينا حكومة عراقي نها ونزيك بياننا لداوية دو حكومة عراقي داوية تموزة بتموزة ده بيشتر صدر شقامي بكار هناوا بو گوشاری سیاسی بتایبەتی لە ساڵی 2015 بەولاوە کە هێزی چەکداریشی لەگەڵا کاڵیان کوتایە سەر ناوچوی سەوز و دامەزراوەکانی حکوومەت ئەمە ئەم کۆبوونەوەی کە ڕۆژی هەینی دەکرێت نیشاندانی هەمان هێزە بۆ خستنە ژێر ڕکێفی جارێکی دیکەی شقامی سیاسی عراق لەلایەن سەدرەوە دوای کشانەوەی لە پەرلەمان. نخير وكم برينا هاج تقول مقتضى الصدر الراستا علي جرينوي هنا بنجها كوي هيا بسبوريا كي دوي واردة هيا لي صدر علي جرين خوا جبو كودتاي كي دربي كي بكار ناينا از ندوي باورية دمه لي از كارم ويجي بيجم علي جرين صدر بنجها شبيلا صدر وكو كارتك فشاري تيب كاراني نجبوكو حكومتك خدمة جزار خدمتها بشكشي خلق عراقي بك هروها بشكينا جي نيكرن دسبيك دجمجو تاني أبيا بيشاندانا هزيج آلية الصدر و كو أو دكارن سياستي العراقي بقهرن لغوري حزو كيف أخوة ل چه نابه تو کسک به کاندید کنش و پست سرک وزیر عراقی به رزمندیا صدر اف بنگها کونها صدر نشان ده تنی گفک جبوک و حکومتک خدمت گزار ورا پیک آنین زۆر باشەمێ لە کۆتایشدا بۆچوونی بەڕێزت سەبارەت بە سەردانەکەی جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بزانم ئەو لە لووتکەی ڕاستدا بەشداری دەکات کابڕیار مستەفا کازمیش تایدا بەشدار بێت لە کاتێکدا چوارچێوەی هەماهەنگی داوا دەکات کە کازمی بەشداری ئەو لووتکەی نەکات. سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری لەسەر پرۆسی سیاسی عراق دەبێت بەشداری کازمی لەو لووتکەیەدا چی لە پرسی سیاسی لە عراق دەگۆڕێت؟
نعم بعد أيام بله سوف يزور پشتی چند روزان و بايدن سردانا دفري بكا و لقال سياسة فلسطيني هروا إسرائيل بشترا و سردانا السعودية بكا دبيجن كو و بايدن و سردانا عراقي بكا لنظام بأشكرية نبأشكرية أفيك انها رجلات نافين همو پشتی سردانا سروک امریکا جو بايدن دی درباسی قناغ کفوگو حزب با و همو سرداريين سياسي لرجلات نافين ورا گوهرتن از یک دبینن و اف یک دست بکا جیب کرنا پروژه شاما نو وکاس بجم ناف بکم سوريا لبنان عراق اردن مصر عراق جي بشك فان ولاتنا جبكو درباسي فان گوهرتن نو بكو امريكا دخوازه لرجلات نافين بيك بينا نها گوهرتنك لعراقي او دولتين كونها بحث كرنا وچه ببا عراق جي و گوهرتنك قناغ بقناغ لي بكرن وك بريان هاجين سياسة مدارين كو دوري عراقي كتنا دوري سياستي كرتنا العراقي بحث كرنا بقشتي تاني بلي بسرداناوي دي گوهرتن چه و گوهرتن العراقي جي چه ببه بله برای ازیز شهر لکولاری سیاسی زرسپاس لا بغداد و لگل مامبوی